خانمە ئەکتەری ئەمریکی ئاشلی سمیس دەڵێت ژیان لێوڕێژە لە جوانی بڕوانە سەرنج بدە لە هەنگ و منداڵە بچووکەکان و ڕوخساری پڕ زەردەخەنەیان بۆنی خاک و باران بکە و هەز بە با بکە بە کامی دڵی خۆت بژی و شەڕ بۆ خەونەکانت بکە. لە واشنگتن دیسیەوە سڵاوی ستافی زایڵەی داهێنانتان لێبێت. دروستکردنی ڕۆباتی هاوشێوەی مرۆڤ لە شکڵ و هەندێک گزارشت و ڕەفتاردا لە وڵاتی چین ئایا دەتوانێت جێی مرۆڤەکان بگرێتەوە لە پرزگە و شوێنە گشتی و هوتێل و دەستگاکاندا؟ هەرچەندە ئەم هەنگاوە بۆتە جێی سەرسوڕمانی بینەران، بەڵام شارەزایان دەڵێن هیچ شتێک ناتوانێت جێی مرۆڤ بگرێتەوە لە هەڵس و کەوت و گزارشت و هەست و مامەڵەکردندا. ڕۆژ بە ڕۆژ تەکنۆلۆژی ڕۆبۆت لە شێوەی مرۆڤ بەرەوپێشەوە دەڕوات و شێوەی و بزوتنەوەکانی خەریکە زۆر لە مرۆڤ نێزیک دەبنەوە. پیشەنگاچی ڕۆباتی زیندوو لە چەشنی مرۆڤ بۆ بینەران و سەردانیکەران لە کۆنفرانسی جیهانی ڕۆبۆتەکانی ساڵی 2023 لە پەکینی پایتەختی چین ڕۆژی پێنجشەممە هەفتەی مانگی 8 نمایش کرا بە تەکنۆلۆژیای نوێ کە تێیدا دەربڕین و ئاماژەکانی ڕۆبۆتە هاوشێوەکانی مرۆڤ بەرەوپێشەوە براون. بەڕێگەی نوێترینەوەی دەستگای بزوێنەری پێشکەوتوو ڕۆبەتەکانمان دەتوانن کۆنتترۆڵی هەر یەک لە جمگەکانی یەک بخەن بە جۆرێک جۆڵەکانی زۆر سروشتی بن بە پێستەوە. هەروەها نوێکردنەوەیکی تازەمان هەیە لە بینین و هەستی دەستلێدان کە دەتوانێت دەربڕینە وردەکان بە شێوەیەکی سروشتیتر نیشان بدات، وەک دەربڕینی خۆشی، تووڕایی، دڵتەنجی، دڵخۆشی و جۆرەکانی تری دەربڕینی سۆزداری کە دەتوانرێت بۆ کاردانەوەی سۆزداری بەکاربهێنرێت. کۆمەڵێک ڕۆبۆتی جۆراوجۆری شێوەی مرۆڤ لە نمایشێکدا بە جلوبەرجی نەریتی چینەوە جوولەی دەست و چاویان سەرسوورهێنەر بوون. زۆر شاک بووم کە ئێستا ڕۆبۆتەکان دەتوانن هەموو جۆرە جوڵەیەکی چاوی مرۆڤ و تەنانەت جوڵەی وردی پەنجەکانی ژلاسایی بکەنەوە. ڕۆبۆتەکان سەرنجی بینەرانیان ڕاکیشە سەیری جوولە و سەماکردنیان بکەن، بە تایبەتی کە جۆرەها سەری ڕۆبۆتی دەمیاندا دەخەن و دایانکەنەوە و دەتروچێنن. ئەمەش ستایشی هەندێک لە سەردانیکەرانیان بەدەستهێنا لە کاتێکدا هەندێکی تر سەر سوورمانیان دەربڕی لە دەرکەوتنی زۆر واقعیان. پێم وایە زۆر ڕاستەقینە دەردەکەون بە چاوەکانیشانەوە. هێندێک لە جۆڵەی شێوە تایبەتەکانیان هەروەها نەرمی جوڵەی دەستەکان ئەوان واقعیترن لە ئەسڵی. لە داهاتوودا من پێم وایە ئەم ڕۆبۆتانە هێواشێواش جێگەی هەندێک کاری دووبارەبوونەوە دەگرنەوە، بەڵام ئەگەر بەباشی سوودیان لێوەربگرین بە دڵنیایەوە یارمەتی دەرمان دەبن بۆ باشترکردنی بەرهەمهێنان بە کارایی زیاتر. نوێکردنەوەی ڕۆبۆتەکان زۆر لە شێوەی مرۆڤ نێزیک بۆتەوە و خەریکە لە زۆر ڕۆوە شوێنی کرێکارانی مرۆڤ دەگرنەوە. کۆنفرانسی جیهانی ڕۆبۆتەکان ئەم ساڵ لە 16 مانگی 8 دەستی پێکرد تا 22 بەردەوام بوو. حیدەر کەریم، دەنجی ئەمریکا. فلیمساز و دۆکۆمەنتاریست و دیزاینەرە، کاری لە زۆر بەرهەمدا کردووە و دەرهێنەری فیلمی موسا بووە کە فیلمێکی دۆکۆمەنتاریە باز لە بەرخودانی کۆبانێ دەکات دژی داعش و تیرۆر لە ساڵی 2015 تا تەواو بووە. هاوکات وەکو سینەماکار و ئارت دیزاینەر کاری لەسەر کردووە. ئەزمموی زیاتر لە 23 بۆ 24 ساڵ کارکردنی هەیە لە بەرهەمێنان و ئەزمموی لە بەرهەمێنانی فیلمدا بە تایبەتی لە فیلمە دۆکۆمنتاریەکانی جەنگ و فیلمی فەنتازیدا. ئەندامی لیژنەی دادوەری بووە لە گلۆبال لەندەن کوردش فستیڤال. ئێستاش بەشدار هەژار میوانی زایڵەی داهێنانە. بەشدار، ئەم کاتت باش. ئەم کاتی تۆ باش، ئەم کاتی هاوڕێیان وستافی بەرنامەکەت باش. بەڕاستی بەرنامەیەکی جوانە. من هەندێک بەرنامەم بینیوە کە لەگەڵ کوردە ڕۆشنبیرەکانیان، کوردە هونەرمەندەکانیان، ئەوانەی کە ناونیشانی بەرنامەکەی جەناب دەگرێتەوە چاوپێکەوتنت کردووە. من تەبعاً متابعێکی بەرنامەکەی جەنابتم. زۆر سپاست دەکەین بەشدار. هەڵبەت زۆر شاد بوومەوە، دەمێکی زۆرە
یەکترمان نەبینی و ڕەنگە 13-14 ساڵ بێ بەڵام ئێستاش لە خەیاڵمە کە تۆ بە خەونێکەوە ئەژیای خەونێک کە ئیشی سینەمایی بکەیت و کاری سینەمایی بکەیت هاوکات لە ساڵی 2015دا کارێکی زۆر جوانتان تەواو کرد لەسەر موسا ئەو پاڵەوانە و هاوکات لەسەر کۆبانەیە من زۆرم پێخۆشە چیرۆکی ئەوم بۆ بژێڕیتەوە ئەم ئیشە بۆچی نەتوانرا بخرێتە ناو کارێکی سینەماییەوە بۆچی عەرز نەکرا سپاس دەکەم بۆ پرسیارەکەت هەڵبەتە دوو بەشە کاک ئاسۆ یەکەمیان ئەوەی کە ئەم فیلمەمان دەستجارم پێشەکی سپاس دەکەم بۆی کە 15 ساڵ زیاتریشە یەکمان نەبینیوە بێگومان ڕاستە ئێمە چەند هاوڕێک بووین بە جەنابیشتەوە کە لە سلێمانی بووین هەندێک بیر و بۆچون و بابەتی هونەری لە ناخمانە هەبوو نزیک بووین لە یەک لە ڕووی بیر و فکرەوە وەکو بابەتی فیلمەکەش چەپکە گوڵی ڕێکخراوێکە بە ناوی سینەما دۆک پرۆدەکشن ئێمە بەر لە ساڵی لە شەڕی داعش ئەم ڕێکخراوەمان دروست کرد هەڵبەتە ڕێکخراوەکە کاری بۆ پاڵەوان و کەسایەتیە کوردیەکانە ئیشی لەسەر ئەو بابەتانە ئاکەین داخەوە شەڕی داعشکە دەوژمیەنا بۆ ناوچەکەی ئێمە و بۆ کوردستان بەتایبەت لە ڕۆژئاوا من فۆتۆیەکی شەهید موسام بینی لە پێم وابێ لە فرانس 24 بینیم کە تەنانەوێکی باشی هەبوو من پێم باش بوو ئەم پاڵەوانە کوردیە ون نەبێت لە ناو کوردستان پاڵەوانەکانی ئێمە بەڕاستی من زۆر جار وتومە ڕاستەقینەن وەکو پاڵەوانە فەیکەکان نین کە دروست دەکرێن بنمونە لە هۆلیوود ئایرۆنمان و سوپەرمان و زۆر جار قسەم لەسەر ئەمانە کردوونە پاڵەوانی خەیاڵ و فەنتازین بەڵام پاڵەوانەکانی ئێمە لە ئەرزی واقع بەرگری لە خاک و ئاوی خۆیانەکەن بۆ من ئەمە جێگەی سەرنج ڕاکێشان بوو کە من بتوانم دوو وڵات بە قاچاق ببڕم بچمە ناو ئەو شوێنەوە کە ئەو فیلمە دروستکەم هەڵبەت نامێ هاوڕەکانیشم لایات کەم کە لەگەڵ مابوون لەم دروستکردنی ئەم فیلمە یەکێ لە هاوڕەکان هەرێم عەبدوڵڵای فۆتۆگرافەر بۆ لە وێنەکانە دەرەکەوێ ئەو پشتیوانی ئیشەکەی منی کرد وەکو فۆتۆگرافەرێکیش و یعنی ڕێی خۆی دەڕڕی کە پێی باش بوو ئەویش بێ لەگەڵما فیلمەکەمان دروست کرد و کاک نیروان تەها مۆنتاژی کرد و کاکژێ کامیل هەر ئەو ڕافکەتی سەرەتایی فیلمەکەی دروست کردووە زۆرێک لە هاوڕێیان و سوپاسیانەکەم لێرەوە پێوی ماندوو بووین هەڵبەتە من لە یەکی 11 لە سلێمانی کە یەکی 11 ڕۆژی کۆبانێ ئەنتەرناسیۆنال من پێم باش بوو ئەم فیلمان ڕافکەتێکی خێرایی بکەین لەگەڵ کاک نیروان و فیلمەکەشمان بە خێرایی عەرض کرد فیدباکێکی باشی هەبوو لە ناو کوردستان بەتایبەت لە سلێمانی و هەوادارێکی زۆری لە خۆی کۆ کردەوە هەڵبەتە من بێ بەرامبەر ئەم فیلمەم نمایش کردووە بەڵێ کاک بەشدار هەڵبەت ئەمێ باسی ئەوت بۆ بکەم یان پرسیاری ئەوە لێ بکەم دوای چوونت بۆ ئەوروپا و پەیوەندی تۆ لەگەڵ فیستیڤاڵەکانی فیستیڤاڵی سینەما لەوێ و هاوکات فیستیڤاڵی کوردی لەوێ بە تایبەتی فیستیڤاڵی لەندەن ئەم تا چەند ئەتوانێت کورد لە ڕێی سینەماوە خۆی بە جیهان بناسیێنە یان دروست ڕایەڵێنێکی ڕۆشنبیری و فەرهەنگی دروستکە لەگەڵ جیهانە بەڕاستی هەموو ئیڤێنتێک هەموو فیلم فستیڤاڵێک وەکو جەژنێک وایە یعنی ئەتوانی پێناسی بکەی بە جەژنێکەوە بۆ یەکتر ناسینی کوردەکان لە ناوخۆیانەوە بۆ یەکتر ناسینی دەروەی کوردەکان ژانی کارکتەری ترێ لە ئەوروپا کە تۆ بیناسی ئێستا من لەم فیلم فستیڤاڵی لەندەن لە 2021 من ژووری بووم لەو فیلم فستیڤاڵە سوپاسیانەکەم کە منیان بە باش زانیوە بۆ ئەوە بەسیفیەکەی من کە من بووم بە ژووری لەوێ هەڵبەتە چەند کارکتەرێکی زۆر باشم ناسیوە و گرنگی ئەم فیلم فستیڤاڵانە لە دەرەوە و لە ناویشەوە بەتایبەت تایبەتمەندی خۆی هەیە بۆ زیاتر دروستکردنی فیلم و هاندانی خوێندکارانی کۆلێژی سینەمای کوردستان پرسیاری زۆرت لا دروستکردم بەڵام لە دەرفەتێکی ترە زۆرترین قسەی لەسەرەکەین سوپاس بۆ کاتەی پێت بەخشین بەشدار هەژار بۆ دەنگی ئەمریکا زایڵی داهێنان هەر بژین سڵاو و سوپاس بۆ ئێوەش زۆر سپاس دەکەین دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری
لە مەڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. زیاد لە 20 ساڵە ئەم ژنە ئەمریکیە سەرقاڵی پرۆژەیەکی جوانە و کردوێتی بەکارداری و خۆی پێدەژێنێت. ئەو گوڵی سروشتی بەخێو دەکات و چەند مانگێک خۆی ماندوو دەکات و دواتر چەند مانگێکیش لەگەڵ باخ و گوڵەکانیدا پشوو دەدات. لە کاتێکدا زۆرێک لە خانمان حەزیان لە گوڵ و ئینجانەکانە، بەڵام کەم کەس بیر لەوە دەکەنەوە بیکەن بە پرۆژە و کارداری و سەرچاوەی بژێوی ژیانیان. یەحیا بەرزنجی میوانی ئەو خانمە بوو. من ناوم مێری جۆنسە، گوڵ بەرهەم دەهێنم. کارداریەکەم بە ناوی مێری جۆنس فلاوەرەوەیە. سەرەتا کە هاتمە ئەم ناوچەیە لە مەزرای هاوڕێیەکەم بۆ 10 ساڵان کارم کرد. پاشان لە ساڵی 2014 لەگەڵ هاوکارەکەم ئەو شوێنەمان کڕی. هەموو گەرمەشەمی بوو، لە سفرەوە دەستم پێ کرد. کە دەستم بەم کارە کرد لەم ناوچەیەش نوێ بووم و کەم کەس دەیناسی. بەر لە یادی ڕۆژی جیهانی دایک بوو. هەندێک گوڵی کە من بەرهەم هێنا بوو، فۆتۆم گرتبوون و کارتم دروست کرده بوو. کەوتمە دابەشکردنی، بیرمە تەواوی ڕۆژەکە یەک فۆتۆم فرۆشت بە $3. ئەوە سەرەتاکەم بوو. هەرچیەک دەچێنم وەرزیە. لە وەرزی خۆیدا گوڵی زۆرم هەن. لەم ماوانە کارێکی زۆر دەکەم و ماندوو دەبووم. بەڵام نامەوێت هەموو ساڵەکە بەرهەمم هەبێت. لە چەند مانگی زستان خۆم و باخەکەش پشوو دەدەین. با لێگەڕین گوڵەکان لە وەرزی خۆیان گەشە بکەن. هیچ دەرمانێکی کیمیاوی بۆ گوڵەکانم بەکار ناهێنم. دەمەوێت ژینگە و زەوی بپارێزم. دەزانم گوڵ ناخورێت، وەلێ ڕەنگە خەڵک هەبن حەساسیەتیان هەبێت. لەبەرەوە هیچ مەوادێکی کیمیاوی بەکار ناهێنم. کاتێک کەسێکی تر لە دەوروبەرم نییە قسە لەگەڵ گوڵەکاندا دەکەم. پێیان دەڵێم چەندە جوانن. دەزانم لەو میێڕوانە بێزارن کە ئازاریان دەدات. هەست بە وەڵامەکەیان دەکەم. بینەر مستەفا گەنجێکی قەزای خوڕماڵە و لە ڕێگەی فێرگەیەکی کاراتیەوە گەیشتۆتە هەڵبژاردەی عێراق و ماوەی 8 ساڵیشە لەو هەڵبژاردەیەدا لە وڵاتانی تورکیا و ئێران و وڵاتە عەرەبیەکان و پاڵەوانێتیەکانی ئاسیادا یاری دەکات. توانیوێتی چەند مەدالیایەک بۆ هەڵبژاردەی عێراق بەدەست بهێنێت کە پێشتر بەدەست نەهاتبوون. فەرحان هەورامانی چیرۆکی ئەم پاڵەوانە کوردەی بۆ ئامادە کردوون. لە ئەکادیمیای کاراتی ناحی خوڕماڵەوە گەشتووەتە هەڵبژاردەی عێراق. لەو هەڵبژاردەیەش خاوەنی ژمارەیەک نازناوی ئاسیاییە کە پێشتر هەڵبژاردەکە نەیبوون. لە دوایین پاڵەوانێتی وڵاتانی عەرەبیش لە جەزائیر پلەی سێیەمی پاڵەوانێتیەکەی بەدەستهێناوە. الحەمدوللیلا ئەمە هەمووی فەزڵ و گەورەی خوای گەورەیە کە من و تیمەکەم تیمی خوڕماڵ کاک یوسف و کاک پەژار و کاکتوانە کە ئەم نەتیجانە بەدەستێنین کە ئەچین ئەو پاڵەوانێتیان لە وڵاتانە ئەم نەتیجانە بەدەستێنین. ئاخیرەم نەتیجەم لە وڵاتی جەزائیر پاڵەوانێتی وڵاتانی عەرەب بوو کە 12 وڵات بەشدار بوون. سپاس بەخۆتانیم پلەی سێمی وڵاتانی ئۆلۆمپیاتی عەرەب بەدەست بێنم.
ئەم توانایی بینەر مستەفا لە حەز و خولیاکانی منداڵیەوە سەرچاوی گرتووە. ئەوە ژوای کردووە 8 ساڵە لە ڕیزی هەڵبژاردی عێراق یاری بکات. من هەر لە مناڵیەوە حەز و خولیای یاری کاراتیم هەبووە. لە ساڵی 2011 دەستم کردۆ بە یاری کاراتی لە ئەکادیمیای کاراتی خوڕماڵ، هەر لەوێ گەورە بووم. هەر لە مناڵیەوە خەریکی ئەم یاریەم. سپاس بە خواڕاهێنەرەکانم زۆر پاڵپشت و هاوکار من لە خوڕماڵەوە دەستم لێکردیسە لە ڕیزی هەڵبژاردی عێراقم. لە ساڵی 2015 یاریزانی هەڵبژاردی عێراقم. خۆمە خۆشحاڵ ئەزانم کە چەندین پاڵەوانێتی و چەندین ئەنجامی باشم بۆ عێراق بەدەستێناوە. ڕاهێنەری هەڵبژاردەی کاراتی عێراق دەڵێت لە ڕێگەی بینەرەوە چەندین مەدالیامان بەدەستێناوە لە وڵاتانی عەرەب و دراوسێ و وڵاتانی ئاسیادا. بینەر یەکێکە لە یاریزانە زۆر باشەکانی هەڵبژاردەی عێراق. لە پاڵەوانێتیەکاندا هەمیشە ئەنجامی باشیێنە. ئێمە لە هەڵبژاردەی عێراق بەڵێن دەدەین کە هەمیشە پشتیوانی بین تا بەردەوام لەناو پاڵەوانێتی وڵاتاندا بێت. بینەر لە ماڵەوە یەکێک لە ژوورەکانی خانووەکەیانی کردووە بە شوێنی ڕاهێنان. چەندین مەدالیا و بەڕوانامەی تێدا خستووەتە ڕوو. دەڵێت لە ڕاهێنانەکانما هەر هەڵەیەک بکەم لە ماڵەوە ڕاستی دەکەمەوە. لە ماڵی خۆمان ژوورێکم تایبەت کردووە بە مەشق و ڕاهێنان کە لە قاعە هەر غەڵەتێکم پێ ئێڵێنیان دووبارەکردنەوەی زۆری ئەوێت ئەو حرەکاتە یەمە لە ماڵۆ دووبارەکردنەوە و تەمرینی زیاتری لەسەرەکەم. ژوورێکی کاملم چاکردووە بۆ خۆم بۆ مەشق و ڕاهێنان. بینەر مستەفا خوێنکاری قۆناغی شەشەمی ئامادەییە و چەند ساڵێکیش لەبەر بەشداریکردن لە پاڵەوانیتیەکان و بوونی لە دەرەوەی وڵات نەیتوانیوە تاقیکردنەوەکانی ئەنجام بدات. ئەو دەڵێ بەردەوام دەبم لە ئاواتەکانم تا ئەو کاتەی پێیان دەگەم. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، خوڕماڵ. لە بیرمە بە مناڵی لە سەربان کۆلارەمان هەڵدەدا و تا بەیانی بەجێمان دەهێشت. ئیتر لە چاو ون دەبوو یان دەگەڕایەوە. فستیڤاڵی کۆلارە بۆ جوانیەکانی کۆچی باڵندەکان بە درێژایی کەنارەکانی دەریای ڕەشی بولگاریا سازکراوە. ئەوان لە پێناو پاراستنی ژینگە و جوانی ئەو کەنارەدا دەمێ ساڵە ئەم فستیڤاڵە ساز دەکەن. ئەم ساڵ کۆلارەی وایان دروست کردووە هەر ئەڵەی شتێکی خەیاڵیە. کۆلارەی ڕنگاوڕەنگ لە ئاسمانی کەناراوی دەریای ڕەشی بولگاریادا دەفڕن. 11 ساڵە ڕێخەرانی ئەم سالاکەی کە تا سەرەتای مانگی نۆ بەردەوام دەبێت هەوڵ دەدەن هەموو ئارەزوومەندانی هەڵدانی کۆلارە لە وڵاتە جیاوازەکانەوە کۆ بکەنەوە و پاشان نمایشێکی یەک یان دوو ڕۆژە لە شوێنە جیاوازەکانی کەناراوەکانی دەریای ڕەشی بولگاریا ئەنجام بدەن. وا بۆ 8 ساڵ لەگەڵ تیمی وێند هانترز لە سنگاپورم. ئێمە بە کۆمەڵ کۆلارە هەڵدەدەین. هەموو جۆرە شێوەیەک دروست دەکەین و هەموو شێوازەکانی هەڵدانی کۆلارە دەزانین. کۆلارە لە ئاودان نقم دەکەین، بازنە دروست دەکەین، شێوەی خۆر لە هەوادا دروست دەکەین. شتگەلێکی زۆر سرنجڕاکێشن، بەڵام بێگومان پێویستت بە تیمێک بۆ ئەو مەبەستە هەیە. فستیڤاڵەکە بە درێژایی کەنارەکانی دەریای ڕەش ڕێڕەوی کۆچی باڵندەکان دەگرێت و بە ڤیا پۆنتیکا فرین لەگەڵ باڵندەکاندا ناسراوە. تەواوی کەناراوەکانی بولگاریا بەشێکن لە ڕێڕەوی کۆچی باڵندە لە باکوورەوە بۆ باشوور کە بە ڤیا پۆنتیکا ناسراوە و ڕێخەرانیش بەم چالاکیان خەڵک هۆشیار دەکەنەوە بۆ پاراستنی جۆرە باڵندە ناوازەکان و ئەوانەی زۆر جوان و سەرنجڕاکێشن لە پێناو پاراستنی سروشدا. بێگومان ئەم خولیایە پێویستی بە خۆڕاگری و لێهاتووی هەیە. دەڵێن فرێنی کۆلارە وەک پاسیکل سواری وایە. بۆ من قورسترە، بەڵام دەتوانین بەراوردی بکەین بە لێزانینی لێخورینی پاسکیل کە ئیتر ئاسان نییە. پێویستە کاری زۆر بکەین لە پێناو فێربووندا. بابەتەکە بریتیە لە ڕاهێنان و تەوژمی با بفڕین. چالاکیەکانی یانە نێودەوڵەتیەکانی کۆلارە لە کاتژمێرەکانی سەرەتای بەیانی دەست پێ دەکات کاتێک شنەی بە نمونە ناوازەکانی کۆلارەکان بە ئاسمانی کەنارەکەدا هەڵدەفڕێنێت. هەندێکیان زۆر سەرنجڕاکێشن تا قوڵای ئاسمان بەسەر دەریاکەوە دەفڕن. زۆرێک لە باڵندەکان بە درێژای کەناراوەکە لە باشوور بەرەو باکوور دەفرن تا دەگەڕێنەوە. ئەماش ڕێگای ڤیا پۆنتیکایە. لەم ڕێگایەدا بڕیارماندا فستیڤاڵەکەمان لە حەوشین جیاواز لە کەنارەکانی دەریای ڕەش نمایش بکەین، هەم لە پێناوهاندانی ڕێڕەوی کۆچی باڵندەکان، هەم بۆ پێشکەشکردنی ئەم نمایشە بۆ بینەرە نوێەکانمان.
کۆلارە تیژڕەوەکان کە زۆر خێرا دەفڕن و شێوەی ئاڵۆز و سەرنجڕاکێش دروستەکەن بینەران دڵخۆش دەکەن. لە ماوەی 8 ساڵی ڕابردوودا ئەندامی تیمی نێودەوڵەتی وین هانتەر کە بنکەکەیان لە سنگافورەیە، بەڵام ئێستا مارتن کە تاکە کۆلارەوانی بولگاریایە لە تیمی کۆلارەی ڕڤەلوشن بەنیازە تیمێکی ناوخۆیی لە ئارەزومەندانی کۆلارە دروست بکات. باڵا مەحموود، دەنگی ئەمریکا. یەکەمین ئەزموونی شانۆیی برۆدوەی گۆڕینی نمایشی شانۆیی بوو بە شێوازێکی جیاواز و ناوازە لەلایەن نابیست و نادووەکانەوە بۆ مای سەرنج و دڵخۆشی بینەرانی شانۆکە. نمایشەکە لە نیویۆرک بینەرێکی زۆری هەبوو، زیاتر لە 1100 کەس لەوێ ئامادە بوون. کۆمەڵێک لە شانۆکارانی نابیست و نادۆ جیهانێکی نوێیان بەرەو ڕووی کەسانی وەکخۆیان ئاواڵە کردوێتەوە، بە شێوەی شانۆیی ڕێگایەکی نوێیان دۆزیوەتەوە تا پەیامەکانی خۆیان کاریگەرانەتر بگێنن. ئەم شانۆگەریانە بە شێوەیەکن کە شانۆکاران و دەرهێنەرانیش لە کەسانی نابیست و نادۆ پێک هاتووە و خۆیان داهێنەری کارەکەن. شێوازی کارەکانیان بە جۆرێکە لە دەمێکدا کەسێکی تر بە دەنگ و ئاواز دەقی شانۆکە دەڵێت، ئەو شانۆکارانەش لەسەر شانۆکە بە جوڵاندنی دەست و چاو و زار و هەڵس و کەوتیان هەمان ئاواز و گوتە بۆ بەشداران نمایش دەکەنەوە. یەکێک لە شانۆگەران چۆنێتی پێکهاتنی مێژووی ئەو کۆمەڵە دەجێڕێتەوە. هەرگیز مەبەستمان نەبوو کۆمپانیایەکی شانۆیی دامەزرێنین، تەنها مەبەستمان ئەوە بوو پێکەوە کۆبینەوە وەکو هاوڕێ هەندێک کاتی خۆش بەسەر بەرین. لە سەرەتای ساڵی 2020 لە ماڵەوە گیرمان خواردبوو. لە 22 مانگی 3 واتە 90مین ڕۆژی لەدایکبوونی ستیڤن سۆندهایم ئاوازدانەر دەستمان بەو کارە کرد. بە بوونەی ڕۆژی لەدایکبوونەکەی لە ڕێگای ژووری زووم میوانداری ئەو بۆنەیەمان کرد و چاومان لە چەند فیلمیە کرد. ناوبرا دەڵێت بەڵام زوو هەستمان بۆ کرد گرفتێک لە گۆڕەدا کەوا دەکات بەباشی لە فیلمەکان تێنەگەین. لە ماوەی چاولیکردنی فیلمەکان ئێمە تێگەشتین کە ژێرنووسی فیلمەکان بە شێوەی پێویست نین. گەلێک باشن، بەڵام ئێمە لەوەش زیاترمان دەویست. شارەزایانی زمانی ڕەسەنمان دەویست کە لە ڕێگەی هێماکان تێمان بگەینن، چونکە ژێرنووسەکان هیچ هەست و سۆزێک دەرنابڕن. گارێت دەڵێت هەر لە منداڵیەوە خۆلیای دیتنی فیلم بووە کە گۆرانی گوتن و هەڵس و کەوت و قسەکردنی هونەرمەندەکە سەرنجی ئەوی ڕاکێشاوە. وە کوڕێکی کەڕۆڵاڵ لە گوندێکی دەوروبەری ویسکانسن گەورە بووم. کێلگەکان، مانگاکان و گەنمەشامی لەگەڵ برادوەی زۆر دوور بوون لە یەک. جا سەرەتای من تەلەڤیزیۆن PBS و نمایشە نایەوەکانیان لە فیلمدا دەست پێ کرد. یەک لەوان فیلمی پێشەنگی خانمان بوو کە تەواو بە نەخشی ئەو شێوەی پێشکەشکردنی سەرسام بووم. بەخۆم گوت ڕۆژێک بوو ئەمە دەچمەشاری نیویۆرک. بەڕێوەبەری ئەو کۆمەڵە شانۆگەریە ئاماژە بە ڕازی سەرکەوتنی خۆیان دەکات. کەسانی بە سۆزمان گەلێک زۆرن کە خەڵکی شاری نیویۆرکن و ساڵانێکی زۆرە کاری شانۆگەری دەکەن. هەروەها خەڵکی ویلایەتەکانی تریش هەن کە دەرهێنەرن. ڕیشەی کۆمپانیای برادوەی نابستان بەڕاستی بەو خەڵکە دەستی پێکرد کە خولیایان بۆ هونەر هەیە. دەستڕاگەیشتنی کەسانی نابیست و نادۆ چه ئەوانەی دەستنە سەر سەکۆی شانۆ دەتوانن داستان و بەسەرهاتی باشتر بۆ بەشداران بجێڕنەوە و ئەوانش کە دەرفەتیان بۆ دەڕەخسێت بە چاولێکردن لە هەڵس و کەوتی هونەرمەندان پەیامەکانیان ئاسانتر وەربگرن. بەواتایەکی دیکە وەک کەسانی ئاسایی دەتوانن چێژ لە دیتنی فیلم وەربگرن. سەلاحی پیرۆتی، دەنگی ئەمریکا. لە کۆنترین کتێبفرۆشی لەندەن فرۆشی کتێبی چیرۆکی دووشارەکە کە لە نووسینی چارلز دیکنزە لە مانگی حوتەوە بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. هۆکارەکەی ئەوەیە کاریگەریەکانی کتێبی ئەمریکایی لە تیکتاک سەرنجی خوێنەران و بینەرانی زۆری بۆ خۆی ڕاکێشاوە. بخێر هاتن بۆ هات چارتس کەڤنترین پەرتوکخانە لە لەندەن. bi dirêjahîya 10 salên borî revêberê pertûkxanê Francis Cliverdon her ji spêdê dest bi kar dibe û pertûkan rêk dixe û temaşa hejmara firûtina pertûkan di her rojekê da dike. Lê li vê havînê tiştek hata guhartin. Francis dibêje, herdem me gelek pertûkên Charles Dickens difirûtin. Lê jê nişkekê ve firûtina çîroka du bajêran gelek zor bû. Me 15 kopiyên pertûkê di heftiyekê da firûtin. Çîroka du bajêran ya roman nivîsên navdar Charles Dickens li sala 1859 belav bû.
دو باژێر پاریس و لندنە و چیرۆکا مالباتێکیە لە دەماشۆڕەشا فرانسا لە دەمێ ئاسایی یەک کۆپیا پەرتوکێ دە هەفتەیەکێدا دهاتە فرۆتن. دا فرانسیس بزانە چما هەژمارا فرۆتنا پەرتوکên dikin zêde bûye ew ê hewilda tîktokê bikarbîne da bersivek hebet. Ew ê bi dehan vîdeo li ser mîdya civakî dîtin xelek wênê xwe digirin û ew romana du bajêran ya Charles Dickens dikirin. Li destpêkê awatbêjnê peyamên TikTokê li meha hev derkeft û her jûyî demî ew pêş dikeve wekû tûbêya London û ev ê awatûtxwazî û karekî zor baş e. Di peyameka TikTokê da û navê pertûkxana Hot Charts û pertûka Dickens tê da pitir ji 800,000 kesan temaşa kir ku piraniya wan geştyarên Emerîkî û genç bûn. Bikarhênereka TikTokê bi navê Danya Mehdawî ku ji wîlayeta Kalîforniya û xêndkar e li London dibêjit min xwast pertûkxanê tomar bikim û digel hevalên xwe li ser TikTokê parve bikim. When I did show up there, I was like, I'm just gonna record the TikToks. Dema ez gehiştim min tomar kir. Ez ji ber hindê li wêrê bûm û min bawer nekir di hind kes temaşekin. Ev tiştekê ne asayî bû. Li Amerîka heştê sedê ji xêndkarên BookTokê ji 4 saliyê kêmtirin û her yek ji 10 kesan ji temenê 18 saliyê kêmtir e. Rêvebera kompanya sêrkana Book Christine McLean dibêje bihêzbûna firûtina pertûkê bi riya aplîkeşna BookTok diyar deka bihêze bû civaka xwendkarên pertûkan li ser TikTokê û balkêşa bû gencan. Em hindek li ser bozara TikTok nerazîne ji ber ku rêgê li hemberî kirînê ji pertûkxana dike. Ji ber ku pertûkên nî hind bala bi giran nakêşet. Kompanya serkana dîvçûn li ser firûtina pitir ji 100,000 pertûkan dikit ku bi riya BookTokê têne firûtin û ji aliyê kompanya Barnes & Nobles ya firûtina pertûkan ya Emerîkî hatîne diyarkirin. Li Amerîka firûtina pertûkan bi riya BookTokê yê du beramber bûne û her ji sala 2020 heta sala 2022 bi 4 beramberiyê zêde bûne ku firûtin ji 13 milyon pertûkan bilind bû gehişte 47 milyon pertûkan. Li sala 2023 astê firûtina pertûkan bi riya BookTokê nîşanên lawaziyê bi xwe vedîtin. Li gor kompanya serkana li meha şeşî vê salê firûtina pertûkan bi riya TikTokê li Amerîka gehişte kêmtir ji astê sala borî. Xalid Fetah, Dengê Amerîka. بەختیار عەلی دەڵێت کۆتر دەبینم دەفڕێت و عەشقی خۆی لەگەڵ باڵیدا دەبات تا زایڵێکی دیکە و جوانی و داهێنانێکی دیکەی جیهان